بەناوی خوا سڵاوتان لێبێ وەک هەمیشە ئێرە بەشی دەمودانە لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی. ئەم ڕێژ لە نەخۆشەکان بینیم کۆتەکانمان 9,000 تێپەڕاندەواتە ئەو نەخۆشخانەی کە بۆتە هیوا بۆ زیاتر لە 9,000 چارەخوازی نەخۆشەکانی خوێن و شێرپەنجە. ئەمەی کە لە پشتی بنەوەی بینن هاوکاری خێرخوازانە بۆی کە بتوانین پێداویستەکانمان بکڕین بۆ ئەم بەشە. لەسەری سەرەوە ئەمە دوودانە ئامێری پۆلیشکردنی ددانە لەگەڵ دوودانە قوت و پاودەری NSK ئەوەی پزیشکی دان بێزانێ پاودەر NSK ڕەسەنە ئەسڵیە بۆ پۆلیشی دان بەکارێنین بۆی کە نەخۆشەکانیشمان لێرە زەردەخەنی تەندروستیان هەبێت و ئەمەشان ماوادی پڕکردنەوەی ددانە هی کۆمپانیای SDI ئوسترالیە کەمە بۆ مناڵان و بۆ گەورە ساڵانیش بەکارهێنرێت لە پڕکردنەوەی دانەوە شێکە لە باشترین کۆمپانیەکانی دنیا. ئەم 1 2 3 4 ئەم 8 کارتۆنە بەخشینی هاوڵاتیەکە بە ناوی شوان جەزا کەریم کە $200 بە ئامانەت داینێ بە سوپاس و ئەمەش لە کۆمپانیای ئۆرگانۆ ئیکڕین کە وەکیلی ئەم تێوەردراوەیە ئەم قەرقەرەیە. ئەم تێوەردراوەیە یان ئەم قەرقەرەیە چییە؟ ئەمە تانتۆمە بنزیدامین هایدرۆکلۆرایدە. بنزیدامین هایدرۆکلۆراید بۆ بەڕێزانە بەکارهێنن کە برینی دەمیان هەیە. ئەو نەخۆشانی کە دەستنیشانکراوی شێرپەنجەن و کیمیایی وەرەگرن بۆ بەڕێزانش کە تیشک وەرەگرن لە ناوچەی سەر و ملا تووشی برینی دەمە بن بۆی ئەوە بە ئاسوودەی و ئارامی ناتوان بخۆن و بخۆنەوە. نەخۆشمان هەیە هەفتەیەک 2 هەفتە نەیتوانێت ئاو بخواتەوە پاش خوا بە هۆی ئەم دەرمانانەوە توان یارمەتی بین کە بخوا بخواتەوە. ئەمە هەم بۆ بەشی دەمودان نەخۆشخانەی هیوا بەکارەهێنرێت بۆ بەشی عەزل بەکارەهێنرێت لە سنتەری چاندنی مۆخ و بۆ قاوشەکانی نەخۆشخانەی هیوا بەکارەهێنرێت و بۆ سنتەری ژیانەوەش بەکارەهێنرێت. هەموومانە ئەمان بە ئامانەتۆ پێگە. ئەم 2 بۆکسە زەردە لە وڵاتی بەریتانیا کڕاوە. خێرخوازێک کە بەڕاستی منیش ناوی نازانم چییە ئەمانەتێکی بۆ ناردین $1000 داوە بەمە. ئەمە ڕاستە و خۆ مارەکەمان نردەوە بەریتانیا کە نردوومانە لەوێ کاک ڕێبوار هەیە خاوەنی گەستی شازە لە شاری شەفیلد ئەویش لە ڕێگی کاک بەرزان و لە دەرمانخانەکان ئەمە ئەکرێت و بە شێوەیەکی کرێت کە کەمترین پارە بکەوێت لە سەرمان. ئەمە جەل کلێرە. جەل کلێر لەسەر تاسەری عێراقا دەست ناکەوێت لای ئێمە دەستەکەوێت. هەر پاکەتێک لەمانە 21 دانەی تێدایە. ئەم 21 دانەیە ڕوو نەکرێتەوە. ئێمە بەشێکی گشتی بۆ هەر چارەخوازێک لە قۆنان هێتەمە 3 دانەی یان یەک پاکەتی ئاوا بەشی 7 چارەخوازمانەکە. ئەم بۆکسە 19 پاکەتی وایتیایە کە 399 داناکات کە ئەمانە بە ئەمانەتەوە دووبارە لە هەموو شوێنانی کە باسم کرد بەکارەهێنرێت. ئەم 2 بۆکسێکیشان بۆ نەخۆشخانەی هیوا بەکارەهێنین. ئەمەشیان بە هەڵنەپشراوی ئەنێرین بۆ سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک. ئەوەی کە پەیامی ئەم ڤیدیۆمە وەکو ڤیدیۆکانی تر ئەوەیە ئەو کاتی کە ئێوە ئەمانەتەکانتان هێنە دەست ئێمەش بە ئەمانەتەوەی گەینە شوێنی خۆی و هەموو ئەو بەڕێزانەی کە ئەم ئەمانەتانیان داوەتە دەست ئێمە وێنەی وەستەکارین و بوانێنەرینەوە. سوپاس بۆ خوا، سوپاس بۆ بەخشینەکانتان کە توانیتانە ئازاری دەم و ددان و قورگی خەڵک کەم بکەنەوە. خوای گەورە هەمووتان لە ئازار بپارێزێت.